سڵاتانە بێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ تەورەکەتان تایبەتە بە پرسیارێک ئایا ئاو شەڕێکی دیکەی چاوەڕوانکراوی هەرێم و بەغدا دەبێت بەڕێزان لە دانیشتنی هەفتەی ڕابردووی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا بەبێ ئاگاداری پێشوەختی پەرلەمانتاران و بە شێوەیەکی کتۆپۆر پرۆژه یاسای پێکهێنانی ئەنجومەنی نیشتیمانی ئاو خراوەتە ناو کارنامەی پەرلەمانەوە کە تیایدا دەسەڵاتی بەڕێوەبردننی سەرچاوە ئاوەکانی عێراق دەخاتە ژێر دەسەڵاتی بەغدا لە ڕێی پێکهێنانی ژنێکی دەکەسیەوە کە تەنیا یەک کوردی تێدایە. هەر لەوبارەیەوە پەرلەمانتارێکی هاوپەیمانیی کوردستانی هۆشداری دەدات لە تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایی و دەڵێت هەروەک چۆن لە دەستوردا بەڕێوەبردننی سەرچاوە سروشتیەکان نەوت لە دەسەڵاتی هەردوو لادایە دەبێت سەرچاوەکانی ئاویش بە هەمان شێوە بێت. دکتۆر سامان فەوزی ئەندامی پەرلەمانی عێراق لە سەر لیستی هاوپەیمانیی کوردستانی ئەوەی ڕاگەیاندووە کە کاتێک ئەو پرۆژە یاسایە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە بەپەلە نقطەی نظامیان پێشکەش کرد چونکە ئەو پرۆژە یاسایە هەڵەی دەستوری تێدایە لەبەر ئەوەی بەڕێوەبردننی سەرچاوە ناخۆیەکانی ئاو لە دەسەڵاتی هاوبەشی حکوومەتی اتحادی و حکوومەتی هێرێمەکان و پارێزگاکانە. هەروەها ئەوشی باس کردووە کە لەم پرۆژە یاسایەدا هاتووە کە لیژنەیەک پێک دەهێنرێت بۆ بەڕێوەبردننی سەرچاوە ناخۆیەکانی ئاو کە لە دە پلەی وەزیفی پێک دێت و تەنیا یەک کوردی تێدایە بە پلەی وەزیر. دیارە دکتۆر سامان فەوزی وێڕای ڕەخنەگرتن لەو پرۆژەیە ئاماژی بۆ داوە کە ناکرێت لە لیژنەیەکی دەکەسی تەنیا یەک کەسی کورد بێت هاوکات دەبێت مادەیەکی بۆ زیاد بکرێ کە هەر بڕگارێک لەبارەی بەڕێوەبردننی ئاوە بدرێت دەبێت بە هاوبەشی بێت لەگەڵ هەرێمی کوردستان. هەروەها لە دانیشتەکەدا سەرۆکی پەرلەمان نقطەی نظامی کوردی ڕەت کردوێتەوە و داوای کردووە لە خوێندنەوەی دووهەمدا پێشکەشی بکەن. بەڕێزان دیارە کێشەکان لە ئێستادا وەک هەمومان دەزانین لە نێوان هەولێر و بەغدا بە تەواوی چارەسەر نەکراوە، بەڵام ئەم پرسیارە دیارە چە ڕۆژە پێشستا باسمان لە جەنگی ئاو کرد کە لیژنەیەک لە قەزای خانەقین دامەزرێنرا بوو بۆ ئیدانەکردنی گرتنەوەی ڕووباری ئەڵوەن لە خانەقین لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە باس لە جەنگی ئاو کرا بوو کە ئەوان ئێرانیان تۆمەتبار کرا بوو بە بەرپاکردنی ئەو جەنگە و هەموو جیهان لە ئێستادا باس لەوە دەکرێت کە لە داهاتوودا ئاو دەبێتە یەکێک لە پرسە کێشە لەسەرەکان. ئایا لە عێراقدا پێتان وایە لە ئێستادا ئەم پرۆژە یاسایی کە باس کراوە لە پەرلەمانی عێراقدا دەبێتە پرسێک بۆ کێشە لەسەری یاخود دەبێتە پرسێک کە ببێتە خاڵی ناکۆکی لە نێوان هەولێر و بەغدا؟ دەتوان ئێوە لە پەیوەندەکانتان قسەی لەسەرکەن، هەروەها بێگومان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بەناونیشانی facebook.com/نالێتیڤی دەتوانن ڕاوتی بینی و سەرنجەکانی خۆتان بنێرن. بەڵێ یەکەم پەیوەندیمان لە کەرکووکەوە کاک عەلیمان لەگەڵدایە. فەرموو کاک عەلی. الو بەڵێ کاک عەلی فەرموو. بێ زەحمەت لە سلێمانی و نەک لە کەرکووکەوە. ببوورە کاک عەلی لە سلێمانیەوە. بەڵێ بێ زەحمەت فەرموو کاک عەلی لە سلێمانی. فەرموو کاک عەلی. زەحمەت نەبێت جارێ دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. دیارە یەکەم کەناڵ کاتوان ڕاستە خۆ بۆ چوونی خەڵک وەرگرن لەسەر گۆڕانکارەکانی عێراق و کوردستان. دیارە من دەستخۆشیتان لێ دەکەم. زۆر سپاس کاک عەلی. وەسپاسی کەناڵەکەتان دەکەم لەسەر هەموو بوارەکان جێدەستان. دیارە دەربارەی ئاویش ئاو دیارە ئەبێتە گەورەترین کێشە نەک دیێرە لە هەشتاکانە من خوێنمە تۆ کە دوای 2000ەکان کێشەی ئاو دروست دەبێت لە عێراق حاڵەتیشی لە کوردستان شاودارەتی. دیارە ئێمە جێگای چەندین بەنداومان هەیە زۆر بەداخەوە ئەم هەموو بەرجەیە کە بودجەی هەرێمی کوردستانە کە ئاوا لە زۆر شتا بەکار بێت کە زەرور نییە. دیارە کێشەی هەموو دنیا بەڕاستی ئاوە ئاو شتێکی زۆر سەرەکیە. بەڕاستی جێگای چەندین بەنداومان هەیە لە کوردستانە، بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان زۆربەی ئەو سەرۆکی سامانی هەرێمی کوردستان کە سەر بەکرێت لەوە سەرفی ناکات. ئەگەر بەنداوەکان دروستکەن دیارە کێشەی ئاوی ئێمە لەسەر ئێمە کەم دەبێتەوە. پاڵەپە سلێمان لەسەر نامێنێت بۆ ئێستا بۆ داهاتوش. دیارە لە ڕۆژنامەیەکە خوێنمانەوە لە ماوەی پێشوەکە وابزانم واشنگتن پۆست بوو دیارە ئەڵێت چەندین شوێن ئەبێ بە بیابان لە عێراقا یەکێک لەوانە وابزانم باشوور و وابزانم ناوچەی هەولێری دەگرێتەوە. یا پێشەوەی کە ئەوە ڕوومان تێ بکات بۆ ئەوان بەنداوەکان دروست ناکەن و ئاوگری بۆ ئاو بۆ بەمبەستی ئاوگردانەوە. دیارە کێش عێراقیش ئاوەکان کە دێنە عێراق و بە زۆری ڕژێنە هەرێمی کوردستانەوە لە هەرێمی کوردستانەوە داخل بێت. جارێ لە کاتی ڕژێمە من بەبیرم دێ ئاو پیشایە نەخستە سەر ڕژێمی بەعز لە ڕێگای ئاوەوە هەر ئەو کاتە پێشەوەی کێساوە کێشەکە بکرێت هەبە دروست ببێت. بەڵام ئێستش ئەمان حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت بەنداو دروست بکات پێش ئەوەی کە کێشەکە گەورەتر بێت. ئەنجا نوێنەری کورد ئەگەر نوێنەرێک بێت لە عێراقا دیارەوەتە بۆ
هەر بۆ هینی هەڵبژاردەکانی دیارە وازامدونێ نەرمان هەیە وازام هەندێک شەر معارض نەگەر بێ بەسێت نازانم ئەگەر بۆ ئاوی ژێکدانە بێت دیارە و کێشە دروستە بێت و ئەمە شتێکی چاوەڕوان کراوە ئەگەر هەرێمی کوردستان هەوڵ نات زۆر درە و بە دروستکردنی بەنداوبە دیارە ئەوە شتێکی چاوەڕوان کراوە و هەرێمی کوردستان و عێراقی چاوەڕوانی چەندین ناوچەی لێکرێت کە بێ بە بیابان. زۆر سپاس بۆ کاک عەلی لە سلێمانیەوە. کاک عەلی لە هەولێرەوە فەرموو کاک عەلی. زۆر سپاس کاک عەلی فەرموو. کاک عەلی گوێت لێمانە فەرموو. الو کاک عەلی بەڵێ سپاس بۆ کاک عەلی وادارم بتوانین پەیوەندی کاتەوە بە باشی گوێمانە دەنگی نەبوو. کاک عەبدولقادر لە هەولێرەوە ئەو کاتت باش زۆر سپاس کاک عەبدولقادر. عەرزەکەم بڕێک مەزارم بدەی لەسەر قەزێ ئاو قسە بکەم. فەرموو کاک عەبدولقادر بەڵام ئەگەر بکرێت بە کورتی ئەگەر بکرێت بە کورتی ئاوەکانی ئێمە ئەگە دزرەیە ئەگە فوراتە هەمووی لە کوردستاندا هەردەقڵێ باشە ئاوی خۆمان ئەو زە لە خۆمان نەبی میساتان نۆبینم لە مصر لەسەر تا 85 ئاوی مصر لە ئەتیوپیای دێ لەسەر تا 15 لە حەو دەوڵەتی لۆی دێ ئەگەر ئەوانە ئاوەکانیان لێ بگرنەوە معنای مصر دەبێ هەمووی ئەمنی قەومی مسلی دەکەوتە خەتەر بەڵام لێرەدا لۆ لەبەر هەتا ئێستا نەفتیان لێگرت بوو لەمەستان بۆەوە دەچوون نەفتەکان هەمووی بە تۆپ و تەیارە بە کامدەدا و بە چەند و جێراکی کوردیاندا دەدا. کاک عەبدولقادر ئێستا کە دانەوێ بە ئاو بماخنچێنێت بەڵێ کاک عەبدولقادر لە 5 ملیار مەتر مکعب کاک عەبدولقادر ئەگەر گوێت لێمە لەسەر فەیسبوک ئەحمەد حەیدەر دەڵێت بەڕای من ئێوە مەسەلەکە گەورە دەکەن ئەگەر گەورەی نەکەن نابێت بەشەر بەڵام قسەکردن لەسەر بابەتێک یاخود پرسێکی ئاوا گەورەکردن نییە ئەمە شتێکە کە ئێمە دەخینە ڕوو ئێوە قسە لەسەر دەکەن. کاک عەبدولقادر لەم پرۆژە یاسایەدا هاتووە کە لیژنەیەک پێک دەهێنرێت بۆ بەڕێوەبردننی سەرچاو ناخۆیەکانی ئاو کە لە دەپلەی وەزیفی پێک دێت تەنیا یەک کوردی تێدایە. پێت وایە ئەمە گرنگ نییە باز بکرێ؟ خۆی هەر شتێک بۆ لزنا ئەتۆ فاتیحای لەسە بخینە هەر شتێک بۆ لزنە و لزنەکاری لەبەر ئەوەی یەک کوردی تێدابی کوردی قوڵوەسەر دەتان چ بکە بەرام ئەمە داوا لە هەرێمی کوردستان دەکەم کاکە بەنداوی دروستکەن لۆ بارانێ لۆ بارانی لە ناو بەنداوەکەش بی لە دروستکەن لۆ زێرزەوی ئەگەر ئاوەکە زیادی کرد تێدەگەی ئەو ئابستە خوارێ لۆ زێرزەوی ڕۆژێک لە ڕۆژا مندار ماسوودی دێوەردەگرن. زۆر باشە سپاس بۆ کاک عەبدولقادر لە هەولێرەوە سپاس بۆ پەیوەندەکەت. بڕیار لە چەمچەماڵەوە فەرموو کاک بڕیار. باش زۆر سپاس کاکە بڕیار فەرموو. دەستخۆشی تەوەرەکە لێەکەم زۆر سپاس دەکەم. شاشوانیان من چەند پەیوەندی بە بەرنامەکەەوە نییە کە ژنارێکم هیوادارم ئەگەلی بگرن ئینشەڵڵا. فەرموو با گوێمان لێ بێ بەڵێ. شاشوانیان هیوادارم تەوەرێک لەسەر پێشمەرگەدا بمەستێن بەڕاستی ئەو گوزەران نییە پێشمەرگەی تایە و هیچ ئاڕۆ لە پێشمەرگە نازانەوە کاشوان نازانم بۆچی بۆ کارەکەی ڕێزە ئێمە و بێتەکانی هەفتە مچەمان 470,000 بەشی بژێژیانمە ناخە بەڕاستی هیوادارم بەرپرسێک لە شاشە جوانەکەی ئێوەدا مەزێن بۆ ئێمە بەڕاستەخۆ قسانی هەمان پێ بڵین کاشوانجیان. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕە کۆمەڵایەتی فەیسبوک بانە باران دەڵێت هەر ئەوە مابوو ببێت بە کێشە خۆی کەممان کێشە هەیە هۆگر عەزیز دەڵێت ئەلحەمدولیلا کێشەی ئەو لە زۆربەی گەڕەکەکاندا چارەسەر کراوە بەڵام من هیوادارم هیچ کێشەیەک نەکەوێتە نێوان هەرێم و بەغدادەوە بە تایبەتی کێشەی ئاو چونکە ئاو گرنگترین سەرچاوەی ژیانی مرۆڤە. بەڵێ هاوکار لە چەمچەماڵەوە فەرموو کاک هاوکار. کاک هاوکار لە چەمچەماڵەوە کاک هاوکار گوێت لێمانە زۆر سپاس دەکەم فەرموو. ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخود دوورکەویتەوە لێ کاک هاوکار. بەڕاستی من پێم وایە کێشەی ئاو لە هەرێمی کوردستانە ئەگەڕێتەوە بۆ بێپلانی حکوومەتی هەرێمی کوردستان. کاک هاوکار ئێمە باس لە کێشەی ئاو ناکەین لە هەرێمی کوردستان باس لەوە دەکەین ئەگەری ئەوە هەیە کە کێشەیەکی دیکە لە نێوان هەرێم و بەغدا ڕوو بدات پاش ئەوەی کە لە پەرلەمانی عێراق بڕیار درراوەکە لیژنەیەک پێک بهێنرێت کە لە 10 کەس پێکاتوە
یەک کەسیان کووردە لژنەیە کە تایبەتە بە بەڕێوەبردننی سەرچاوە ناوخۆیەکانی ئاو لە عێراقدا. کاگاوکار بەڵێ گیان گوێ لە پرسیارەکە بوو یاخود گوێ لە ڕوونکردنەوەکە بوو. سپاس بۆ کاگاوکار لە چۆنسەواڵە دیارە پەیوەندەکەی پچڕا برادۆستی لە سیدەکان. سڵاو لێ بێفەرموو برادۆستی لە سیدەکان. ئەلو بەڵێ نای جەنابێ. زۆر سپاس دەکەم فەرموو. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادەنیە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. ڕێباز قادر دەڵێت جارە بەرپرسەکان خەمی نەوتیانە بیریان لە ئاو نەکردوەوەها. ئەرمەن ئازەری دەڵێت هەتا نەوتما بێت شەڕ لەسەر ئاو ناکەن. هەروەها ئەحمەد مەحموود دەڵێت ئەو زۆریش لە نەوت گرنگترە بۆیە چەندی زووتر لە عێراق جیاببینەوە باشترە تەنانەت ئەگەر کەرکووکیشی لەگەڵ نەبێت. کاوان عومەر نووسیوێتی دەستخۆشی بەرنامەکەتانی دەکەم ئاو سامانێکی گشتیە هیوادارم لە هەرێمی کوردستان کەس بە فیڕۆی نەدات. دیاری ساڵح دەڵێت بێپلانی حکوومەتە پێویستە سەد لێ بدات بۆ خەزمکردنی ئاو. هاوکار ڕەوف نووسیوێتی حکوومەتی رێم نەیتوانیوە بە شێوەیەکی باش سوود لە سەرچاوەکان وەربگرێت کە لە هەرێمدا هەیەوە بە فیڕۆ دەڕوات. پێویستە چەند بەنداوێک بۆ گلدانەوەی ئاو دروست بکرێت بەمەش دەتوانرێت پێداویستەکانی هەرێمی لێ پڕکەینەوە لە هەموو بوارەکاندا. پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە برادۆستی لە سیدەکانەوە. برادۆستی لە سیدەکانەوە. ئارام لە هەولێرەوە فەرموو کاگارام. ئەلو کاتت باش. زۆر سپاس کاگارام هەموو کاتێکت باش فەرموو. بەداخەوە دیارە پەیوەندەکەی کاگارام شڕا لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. باڤین کوردی دەڵێت ئاو سەرچاوەی ژیانە باشتر وایە کورد فشار بخاتە سەر عێراق بژی کورد بژی کوردستان. ئومێد کەرکووکی دەڵێت پێویست بوو بەرپرسەکان 10 ساڵ بەر لە ئێستا بیریان لێ بکردایەتەوە چەند بربەستێکیان لەسەر زەی بچووک بکردایەتەوە بە تەواوبوونی بربەستی ئاوی تورکیا کارەساتی نەمانی ئاو دەست پێ دەکات. وەکو ڕای خۆم ڕۆژێک دێت 1 لیتر ئاو بەرامبەر دەبێت بە 1 لیتر نەوت کە لە تورکیاوە بۆمان دێت. ئەزوەر مزەفەر دەڵێت دوور لە بابەتەکە هیوادارم بەرنامەیەک تەرخان بکەن بۆ لێپێچینەوەی حکوومەت لە هێڵەکانی ئینتەرنێت چونکە بەڕاستی هێڵەکان خاون و نرخیان گرانە. بەڵێ پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە. پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە لە دهۆکەوە. سەرتیب لە چەمچەماڵەوە فەرموو کاک سەرتیب. باش کاچوان چۆنی؟ زۆر سپاس کاک سەرتیب. ئەم کاتێ باش باشی برای گەورم. زۆر سپاس دەکەم فەرموو. برای گەورم لای هەمومان ڕوون و ئاشکرایە ئاو بەشێکی گرنگی ژیانە لە هەموو جێگایەک ئاو بەشێکی گەورەیە لە ئەمنی قەومی هەموو گەلێک و هەموو وڵاتێک. بەڵام من لە ساڵەکانی هەشتایە لە موجلەیەکە خوێنمەوتیان ڕۆژێک داتێت لە ڕۆژهەڵاتە ئاو نەوت بەرامبەر ئەوەسێت. ئەو وڵاتانەی ئاویان هەیە و نەوتیان نییە ڕۆژێک دێ ئاو نەوت ئەگۆڕنەوە ئاو بەرامبەر بە نەوت و نەوت بەرامبەر بە ئاو. بەڵام وڵاتی ئێمە وەکو هەرێمی کوردستان تا ئێستا حسیماتمان لەسەر ئەو بارانە کردووە. ئێستا تووشی وشکە ساڵی بووینە تووشی کەم ئابووینەوە کارەکە بۆ وشکە ساڵی ئەگەڕێتەوە. بەڵام ئەو لیژنەیە دروست بووە لە بەغا و نووە کەسی عارەبۆکی کووردا ئێمە بمانەوە نەمێنە ئاوی عێراقیا بۆ کوردستان یا بۆ عێراق بە تایبەتی لە تورکیا و لە ئێرانەوەیە. بۆ عێراق خۆی بە شێوەیەکی عام لەسەر بەحر نییە وڵاتی ئاو نییە. اینجا ئایا یەکێکی کورد بێ و دووی کورد بێ و سێی کورد بێ ئەمە هیچ دەورێکی نییە. ئەمڕۆ تورکیا وڵاتانی دەوروبەری ئێمە ئەیانەوێ ئاو وەکو کارتێکی سیاسی گوشار بۆ سەر عێراق و بە تایبەتی بۆ سەر هەرێمی کوردستان بەکاربێنین بۆ هەدەفی سیاسی خۆیان. ئەجینا تا ئێستا لە ساڵانی پێشوو نە ئاوی دوکان و نە ئاوی دەربەندی خان و نە ئاوی ئەڵوەن ئەمانە بربەستی بۆنەوە کرا و نەگیرایەوە مەوزوعەکە لێرە ئاویان کردووە بە کارتێکی گوشار بە کارتێکی سیاسی بە تایبەتی بۆ سەر عێراق بە دەرەجەیەکی بۆ سەر کورد بەکاری دێنن بە هەموو شێوەیەکەوە لە ڕووی ئاوە لە ڕووی اقتصادەوە لە ڕووی سیاسیەوە بە هەموو شێوەیە محاربەی
ئەوانەی ئێمە ئەکەن ئیتر بە هەر شێوەیە لە شێوەکان بێ وڵاتی ئێمەش وڵاتی ئاونی و خۆش داگاداری چەند ساڵە تووشی وسکە ساڵی بووین و ئێمە ساڵهای ساڵە احتیمادمان لەسەر ئەو ڕەحمەتە بوو کە خوای گەورە بۆ ئێمە ناربرای گەورم ئێمە عێراقیشی پێ ناگرێ عێراقیش بە عام وڵاتی ئاو نییە ئەوەشی کە بۆ عێراقیە لە سووریا و لە تورکیاوەیە ئەویشی پێ ناگرێ وا بزانم ڕۆژێکداتی ئاونەوت بەرامبەر بە یەکەوە سێبێ بگۆڕێتەوە و هەر بشی و دەستخۆشی لێکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت شاڵاو لە هەولێرەوە فەرموو کاک شاڵاو. کاتت باش کاکە. سپاس دەکەم کاک شاڵاو. زۆر سپاس کاکی من ئەمە لەسەر تەوەرەکەی دوێنێ قسە بکەم دەستخۆشیت لێ یەکەم. بەڵێ فەرموو. بۆ برادرانەکانی تەلەفۆنیانە کرد زۆر لەو برادرانە تەلەفۆنیانە کرد شارەکە سێری مەماڵی بارزانی و خودی جەنابی سەرەوە بەڵێ ئەوانەی کە لە فەیسبوک قسە ئەکەن يعني بجنيه ودان جوابي نداونته بوشيكي ناسك جوابي يعني داوش عليك جنيه وقدم تشيب بدنا مريض ذلك انت ما بسري على الشوكاني خاطر كلولانو سفين بس من غلط يغم لقل طويا دي وغروديا منك تلفون اما تلفون شيء رانيا كيف من هو دار من ستاتي امر رامي زناب مثلا امر رامي زناب كم يعني كم باش هو شخصي خوم هو شخصي كذا ام برنامج زلام نبينيه شكون اما بوني كذا بوني شوي ناخذ يعني اما با حتى كي يعني فكر ما بيشينه وبا بروكيش وبن ام جيل دانا امناك من اقشتكنا دي باشە کاک شاڵاو ئەگە بەرنامێکی ئاوان نامێنێت چارەسەر چییە کە ئێمە قسە لەسەر هیچ کێشەیە نەکەین ئێمە بەسمان لەم بەرنامەیە تەنها ئەوەیە ئێوە قسە لەسەر کێشەکان بکەن دەتوانێت داخستنی چارەسەرە بۆ ئەوەی کە ئێوە ڕاتان نەبێت لەسەر هەر کێشە و بابەتێکی ڕۆژ. عزيزي من صفاتي جناتهم مريضني وهم فكر دكاني اوبشن تيجي ومن كانت تشندك من اكو تجمعيه تعطي خساكم تيجي من كم يعني خوش نيا كسر تلفون بوجناب ساو سببنا مالي بردان تكون برداني بياري نيا انسان باسيبك تيجي خوش يعني كسر تلفونك من يد ما قلت ودي بثلاث وقم وناجد ما شاء الله زور برادر وش اللي فرقت العزيزة من ذا إذا قربوا برادراني كتلفون دو برادر تلفون يعني كله سيساق ولا كان زور يعني زور قصة يعني كله بارتي وخودي جنابي سرو إذا دارم بخوانا بشنو بەڵێ سپاس بۆ کاک شاڵاو لە هەولێرەوە وشیار لە سیدەکانەوە. ئەم کاتێ بەڕێزت باش سپاس دەکەم کاک وشیار خۆشی بەنامە جوانت لێ یەکەم زۆر سپاس. سەرەتادا لە هەموو بینەرەکانەکەم ئەوانەی کەوا تەلەفۆنەکەن ئەخلاقی قسەکردنیان بپارێزن لەگەڵ ڕێزم هەر هەمویان هیوادارم وابێت. بڵێ براکەم لەسەر ئەو بابەتەی کەوا تۆ داتناوە بابەتێکی زۆر جوانەوە بابەتێکی زۆر پێویستیشە بەڵام من ئەمێ بۆ دوو خاڵی بگەڕێنمەوە یەکەمینیان ئەبێ ئێمە لە خۆمانەوە لە هەموو ماڵێکەوە قەدری ئەو بزانین ئەگەر بە ڕووبار لە هەموو بە بەردەرگای هەموو ماڵێک ڕووبارێک ئەو بێ بەڵام قەدری نەزانین و سەرفی بکەین بە زیاد لە حد کەوابێ قازانجی نییە ئەمە خاڵێکی منە خاڵی دومینیان وەکو هەرمی کوردستان بەعام بێ ئاوێ ئەو کێشەش بگەڕێنەوە بۆ بەغدا هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا کێشەی ئەوەندە کەم نییە هەتا بۆەوە کێشێکی ئاو سەر ئەوەکە ینی چارە سەر بکە یان لەگەڵ ئاوە ئێمە لە زانکۆیە زەرک ماوسە پێی گوتی دوایی 30 ساڵ ئەوە ئەبینەوە ئەگەر منیش مردم ئێوە زیندوو بوون سوێن بەخوای گەورە چۆن ئێستا شەڕی ئەو شەڕی بنزین و گاز ئەکرێ ئەوە شەڕی ئەو ئەکرێ ینی بەتانکرد ئەوتان بۆ دێ بەشی لێ دێت کاگوشە قسەی ئێمە لەسەر پرۆژە یاسایەکە کە لە ئێستادا لە پەرلەمانی عێراقداوە دانیشتنی یەکەمی بۆ کراوە لیژنەیەک پێک دەهێنرێت بۆ بەڕێوەبردننی سەرچاو ناخۆیەکانی ئاو کە لە 10 پلەی وەزیفی پێکاتووە 1 پلەیان دراوە بە کورد ئەمە قسەکەی ئێمە لەسەر ئەمەیە کە ئەمە لە ئێستاوە لە مشتمر لەسەری دروست بووە. بەڵێ وڵی چەند کێشەکانی بۆیە باسی ئەو ئەگەرمان کردووە چەند کێشەکانی تر بە نوێنەری کورد چارەسەرکردان شەڕی ئاویش هەر ئەوەندە چارەسەر ئەکرێ بەدڵناییەوە لەبەرەوەی ئێمە لە کێشەی ترە چەندەها نوێنەری کوردمان هەبوو هەروەک خۆی ماوەتەوە بەدڵناییەوە کێشەی ئاویش هەر هەمان کێشەیە بێ و هەر هەمان هەڵوێسیە بێ و هەمان دەرئەنجامیشە بێ وەکو کێشەکانی ترا لەبەر ئەوەی ئەوان تەنها ڕۆیەکیەوە ئەدەن بە خەڵکە بەڵام ڕوەدیوەکەی تریان بۆ خۆیان نەخۆیان قسەی لەسەرەکان خۆیان بڕیاری لەسەردەن هەر کێشێک لەگەڵ بەغدا ئێمە تەنها سەرەکەی ئەخوێنینەوە نەک ئاوە هەموو کێشەکانی ترا بەڵام ئەوەی کەوا زۆر گرنگ بێ ئەوێ ئەوە خۆیان بڕیار لەسەر خۆیان ئەدەن باوەکە قسەی ئێمە زۆر سپاس بۆ کاگوشیار لە سیدەکانەوە ئاڤان لە سلێمانی ئەلۆم کاتت باش زۆر سپاس ئاڤان خان فەرموو. بەڵێ کاکشمان ئەمەژێکی کە لە نەخشەکانی بەغدا و مالکی
يعني دەیەوێت حکمی کوردی لە ناو بەرێت ئەمی لە ڕێگەی چ لە ڕێگەی ئاوە ئەیوێت پەیوەندەکانی پتە بکات لەگەر ئێران و تورکیا تاوەکو ئاوەکە ببڕێتەوە کێشە بۆ کورد دروست بکاتن و هەتاوەکو مالکی لەسەر حکم بێت یعنی کێشەی زۆربەی زۆری ناوخۆ ئێستا مالکی دەستی لە ناوە کەواتە پێت وایە ئاڤان خان ئەوەی کە ئێمە پێش 3 ڕۆژ بەرنامەیەکمان ساز کردبوو لەسەر ئەو ڕووباری کە لە قازای خانەقیندا بەناوی ڕووباری ئەڵوەن لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە گیراوە ئەو ڕووبارە پێت وایە تا چەند پەیوەندی بەمەوە هەیە کە هەندێک لە بەشدار و باسییان لەوە دەکرد دەڵێن حکوومەتی عراق لە ئێستادا پلانێکی هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بۆ بەرپاکردنی جەنگی ئاو بەتایبەتی لە نێوان هەولێر و بەغدا یەکی گوتیانی دەیەوێت حکمی کورد لە ناو بەرێت هەروە کاک شواندەری هەر میلەتێک لە دنیا پێویستی بە سمبڵێکی ڕوحی هەیە خۆشبەختانە کوردیش بارزانی نەوەری هەتاوەکو بارزانی مابێت کێشەی ئاوی چاوسەر دەکرێتن زۆر سپاس سپاس بۆ پەیوەندەکەت گۆران لە بەردەڕەشەوە فەرموو کا گۆران زۆر سپاس کا گۆران بەڵێ دەچینە لای بەختیار لە سلێمانی وە فەرموو کاک بەختیار سپاس کاک بەختیار فەرموو کاکشۆنیان ئەوەی ئاگام لە تۆری بەرنامە بێت لەسەر مەسەلەی ئاوە بەڕاستی من لە بەڕێزێکی ئەندازیارم بیزاکەیەکی لە کەناڵەکانوانە ئەڵێ ساڵانە 7 ملیار مەتر سێزا ئاوە ڕژێتە خاک یارەمی کوردستانەوانێ یعنی ئێمە ئەتوانین بەنداو دروستکەین یعنی حکومەت ئیشی چێبا بەنداو دروستکە ئیستیفادە لە ئاوا بکەین شەد نییە هەموو ئاوەکان هەر لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە بیان بۆچی حکومەت پلانی نیە بۆ دروستکردنی بەنداو بارانێکی زۆر ئەبارەیە بەڵام بەهۆی نەبوونی پلانێکەوان لەلا حکومەتوانێ بۆ سوود لەو ئاوە نابینین بۆیە من پێم باش ینی بەرپرسان ئەوانی کە سپۆڕن لەو بوارەیە بیر لە شتێکی وا بکەنەوەی و کاتە ینی احتیماجێکی واشمان نابێت لەسەر دەرەوانێ هەر بەهۆی باران ناوانێت توانین سوود لە باران و خاکی خۆمان ببینین بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هەردی لە هەڵەبجەوە فەرموو کاگەردی ئەم کاتە باش زۆر سپاس کاگەردی دەستخۆشتان یەکەم بۆ تەوەرەکەتان زۆر سپاس دەکەم دوو خاڵمە یەکەمەیانەوەی ئێوە لە دوای ئەم بەرنامانەی کە پێشکەشەکەن بەڵێ تەوەریکی واخەنە بەرنامە و بڵێن بەرنامەکانتانەوە و خەڵ پەیوەندیتان بێ و کاکسێ لەسەرەکە ئایا دوای ئەوە بەدواداچ چونتان چێ بۆ کێشانە بۆ کێشەی ئاولایانی پەیوەندیدا وەکو وەزارەتی کشت و کاڵ بەڵێ ئێمە لە ئێستادا باسی کێشەی ئاوی ناوخۆییمان نەکردووە لە گەڕەکەەکانی شار و شاشکەکانی هەرێمی کوردستان باس لە کێشەی دەکەین کە لە ئێستادا لە پەرلەمانی عێراقا باس لەوە دەکەین کە ڕای ئێوە چییە لەسەر پرۆژە یاسایە کە لە ئێستادا بەناوی یاخود لژنەیەکە بەناوی بەڕێوەبردننی سەرچاوەکان لە عێراقدا لە دە ئەندام پێکاتەوە یەک ئەندامی کووردە و ئەمە بووەتە جێی مشتمڕی ئەندامانی پەرلەمان بە تایبەتی کوردەکان کە قسەیان لەسەر کردەوە ئێمە باس لەوە دەکەین کە ڕای ئێوە چییە لەسەر ئەم پرۆژە یاسایە یاخود دروستکردنی ئەم لژنەیە خاڵی دۆمیانەوەی ئەمە تێکی جنابی کاگنێشیتان ببینن لە ساڵی 2010 پێما بێ لە کۆنگرێ ڕۆژنامانی باسی ئەم کێشەیاری کرد وتی سەدەی 20 سەدەی 90 بوو لە هەموو عالەما ئێوە وەکو کورتیان سووداین بەڕاستی بە حەقەت واش بوو نەوت کێشەیەکی گەورە بوو لە سەدەی 20 بۆ کورد بوو بە مەینەتی بۆمان بە تایبەتی کەرکوو لە هەمان کاتاکە باسی کێشەواگەوتی سەدەی 21 هەموو کێشەکانی عالەم لەسەر ئاوە هیوادارم ئێمە وەکو کورد ئەم شارەتیان نەخینچین داواکارم لە حکومەت هەرێمی کوردستان لەلایەنە پەیوەندیدارەکان کێشەی ئاو بەجددی وەربگرن چونکە لە چەند ساڵی ئایندا وای لێت لیتری ئاو بەرامبەر بەدیل تێبەنزین و نەوتە هیوادارم ئەگەر ئێستا تاکیدم کە کاگنێچی خۆی ئاگاداریان بەداوای بەڵام ڕایشکارەکانی ئەو کەسانی نزیکن لە ئەو تێ جەنابی کاگنێشیر بینی خۆی بخەنەوە بۆ ئەوەی هەوڵی جددی بدا بۆ چارەسەرکردنی کێشەی ئاو لە کوردستان ئەگەر بەرنامەکەی سەرەوەنی و لەسەر تەوەرێکی ترە پەیوەندی بە عێراقەوە هەیە بەڵێ سپاس بۆ کاک هەردی لە هەڵەبجەوە خەلیل لە دهۆک فەرموو کاک خەلیل ئێوار باش زۆر سپاس کاک خەلیل ئێوارەت باش دەستخوشێن بەڕەنجێتەکەن سەری بۆبەتی زۆر سپاس دەکەم ئەستۆ بنمەڵە پشتێکی عەجیب و غەریبە تەرە VOV هذا هاي الصلاة دروس جيش العراقي أصناف العراقي بتجيم أظن قاعد كم بجوتي ما كردات كان يعني الرجع جديد ناكو أوفيد إيك كرت زمان الرجع جديد أجر تيجي بدمالكي حتى بطاقة تأمينية أرزاق مش معقد أجل خلني الريكورد بكاريني لو هذا هاي الصلاة اسمه فوند أظن كان حربومات تأجرن وكان يعني هذا ده سبيكن
ئەوێ قەتعیکە هەر تشتێکی بەس مجرد یۆ کورد پێسە نەکەبن ماڵێکی بەهەمیە کەفن و بەس کورد لەگەنە چاوە مۆجێکت خۆ. بەڵێ سپاس بۆ کاخەلی لە دووهاکەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سروشت ئەسمەر دەڵێت بەڕاستی کاتێک هەر شتێکیش نەبێت یاخود مەبەستی هەر شتێک ببێت کوڕی فەقیر و هەژار زەرە دەکە هیوادارم کاتێکیش باسی نەو دەکرێت هەمووی خۆی بە خاوەنی دەکات بۆ گیرفان پڕکردن. گەڕیان کۆش دەڵێت بێگومان سەرۆکایەتی هەرێم کە لە ئێستادا پارتی دیموکراتی کوردستان سەرۆکایەتی دەکات دوور نییە کە ئەم شەڕی ئاو بە بەغداد نەفرۆشێ هەروەها کانی بەسۆز دەڵێت من دەڵێم ئاو چەند سەرچاوی ژیانە بەڵام قەت سەرمایەداران شەڕی لەسەر ناکەن چونکە لای ئەوان نەوت بەهای زیاترە. باخان لە سلێمانیەوە فەرموو باخان خان. زۆر سپاس باخان خان فەرموو. زۆر سپاس دەکەم. بەڕاستی ئەوە چەند ساڵ پێش ئێستا حکوومەتی عێراق کرێ بەس یاخوڕێکەوتنێکی لەگەڵ هەردوو وڵاتی تورکیا و ئێران کردایە سەبارەت بە سەرچاوی ئاوەکانمان چونکە بەڕاستی ئێمە وڵاتێکی سەرچاوی ئاومان لەو دوو وڵاتەوە پێ ئەگات ئەوەش ئێستاش کارتێکی سیاسیە بەرامبەر بە عێراق و بە تایبەتی بە کورد بەرامبەر بە کورد بەکارهێن کە ئەو هەموو بەنداوە لەسەر ئاوەکانمان دروست دەکرێت بەڵام هیوادارم حکوومەتی هەرێم سەرۆکایەتی هەرێم مووقیفیان هەبێ بەرامبەر بەم شتە تاکەی دانیشن لە بێگانەی قوبوڵ بکەن بە تایبەتی تورکیا و ئێران هەر بە بردومانکردنی ناوچەکانەوە نەوەستان ئەوە تا شەڕی ئاویشمان لەگەڵاکەن هیوادارین حکوومەت یعنی بەسێتی ئەو هەموو سەردانیکردنیان بۆچی ئەو تا ئەمڕۆ لە بەرنامەکەی خۆتانە بڵاوتان کردەوە کەسێکی تورک ئەو هەموو پارەی لە خەڵک وەرگرتووە یعنی بەڕاستی ڕێگە خۆش کراوە بۆ تورک و بۆ ئێرانی بە ئارەزوی خۆیان بازرگانێکی زۆر خراپ و بێسەرەوبەرە لەم وڵاتەیەکەن هەرچی شتی خراپای هێننەوە ئەم وڵاتەوانێ بە ئارەزوی خۆیان پارەی خەڵکە بن و ئەیخۆن ئەوەی کە بۆ ئەوان یەکەن با بۆ کوردەکەی خۆمانی بکەن دەبا کەسێ بتوانێ مۆڵەتێک باش شتێکی وا بکات ئەو تا کابرا تورکە و گەڕاوەوە بۆ وڵاتی خۆی کەس هیچی بەرامبەر ناکات لەبەروی تاکید بکە کەس بەرپرسێکی لە پشتەوەی هیوادارین ئالم مۆزوع عشا حکوومەت بێدەڵ نەبێت چکە بەڕاستی ئەو سەرچاوی ژیانە کوردستانیش ناوچەیەکە کە احتیمادی بەس بەسەر و ئاوانەیە کە لە تورکیا و ئێرانەوە بۆمانێت هیوادارم لیژنەیەکیش پێک بێن ئەگەر پێم نەبڕیت لەسەر برادێکیش ئێستا کاکشاڵەوە پەیوەندی کرد لە هەولێرەوە هەموو کەسێ ئازادە ڕای خۆی دەڕبرێ بۆ ئەو نییە بە خەڵک سەریای لە تاشە بەردوو ئەم شتانە لەبەری زۆر زۆر سەرۆکێ بوو پێڵایان تێگر ئێستا ئەو لەسەر قسەیەک لەسەر بەرزانی من ڕێزمێ بۆ بەرزانی بێ بۆ تاڵەبانی بێ بۆ هەر کەسێکیان بێ قسەی ناشرین هەر ناشرینە بەڵام عیبە بۆ ئەو دائنیشە بە خەڵکە لە سەری یای لەبەر ئەگەر یەکێتیش کاتی خۆی 500 دەبا بۆ شتی هەزار جوندی بێنە بەربارانیان پارتیش ئێمەی بەربارانەکە سپاس بۆ باخەخان لە سلێمانیەوە پێشەوەی بچینە ناوبڕێک دەچینە لای کاک ئیسماعیل لە کەلارەوە فەرموو کاک ئیسماعیل زۆر سپاس کاک ئیسماعیل ئەمە ئەو بەبینەران بڵێم ئەمانە بۆمانەوەی خۆیان هەمومانیان فرۆشتووە ئەڵێن وەرن هەرچی ئەکەن بیکەن لە کوردستان حسینی ئەکەن هەرچیتان ئێ بەپلی خۆتان بیکەن بەسە بەرە و دوو ڕۆژ زیاتر بمێنەوە جا خۆشم دانا بۆ ئەوەی کە ئاو بکڕم جاز دوو بێ یادرنگ زۆر سپاس بۆ بەرنامەکەش سپاس بۆ کاک ئیسماعیل لە کەلار لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕێکان تایر دەڵێت شەڕی نەوتەوە بوو ئینجا نۆرەی شەڕی ئاوە مستەفا تاریق دەڵێت جارێ بەرپرسەکان خەمی نەوتەکانیانە بیریان لە کێشەی ئاو نەکردوێتەوە ڕۆژگار دەڵێت کێشەی کورد و بەغدا قەتەوە نابێ گۆڕان نەسرەدین دەڵێت یاخود گۆران نەسرەدین دەڵێتەوە کارتێکی باش دەبێت بۆ کورد لە داهاتوودا لە دژی عێراقدا وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڕێزان بەردەوامی لەگەڵتان سەرهەنگ لە کەرکووکەوە فەرموو کاک سەرهەنگ. کاکەم کاتت باش دەستخۆش لێکم بۆ بەرنامەکەت گەلێک سپاس دەکەم کاک سەرهەنگ فەرموو. من وەک برا کاکشیفان کە تەلەفۆنی کرد سڵاو ڕێزمە بۆی باسی کاک مەسعودی کرد تا کاک مەسعود مابێ و سەرۆکی کوردستان بێت چارەسەری ئاوەکە و حەز ناکەم خەڵکش بەناوی کاک مەسعودەوە قسە بکە تەلەفۆن بۆ قەناتەکەتان بکە تا کاک مەسعود مادێ و چارەسەری ئاوەکە شارەسەری هەموو شتێک شەکە. سپاس بۆ پەیوەندەکەت باوکی سوورێن لە ڕانیا سڵاو لێ بێ فەرموو. ئەلۆ ئەو کاتە و باش زۆر سپاس باوکی سوورێن. کاکە من دەمەوێت لەسەر مەسەلەی ئاو هەندێک قسە بکەم. بەڵێ فەرموو. مەوزوعی ئاو کێشەیەکی سیاسیە براکە مەوزوعێکی ئارۆزە ئەوە پەیوەندی بە مالیکی و بە ئێران و بەوانەوە نییە ئەمە بۆ خۆمان نامانەوێت کێشەی ئاو چارەسەرکەی
مثلا بۆ نمونە من یەک نمونە ئەدەمە جەنابتان حەقە بەرنامەیەک هەبێ لە NRT بەرنامەیەکتان هەبێ لەسەر بەنداوی بێخمە ئەوە بەنداوی بێخمە گەورەترین بەنداوە ئەگەر بێت و ئێمە بتوانین بەنداوی بێخمە پەرە پێ بدەین بە تایبەتی لە ساڵی 2004 و 5 و 6 و ئەوانە حکوومەتی عراقی زیاتر لە 2 ملیار و 2 ملیار و قسوور دۆلاری بۆ تەرخان کرد بەڵام بەداخەوە ئەو کاتی دەسەڵاتی ئەو دیوی برادرانی پارتی ڕازی نەبوون لەسەرەوەی کە ئەو بەنداوە جارێکی دی باوکی سورێن بە هەمان شێوە هۆشیار هۆگر باس لەوە دەکا کە دەڵێت وەکو چارەسەر لە کوردستاندا دروستکردین بەنداوی بێخمە کە تا ئێستا پارتی ڕازی نییە دروست بکرێت بە بیانووی ئەوەی چەندەیەکی ناوچەی بارزان ژێر ئاو دەکەون. پێت وایە سەبارەت بە تەوەرەکە لە ئێستادا ئەم کێشەیە دەبێتە کێشەیەک لە نێوان هەولێر و بەغدا سەبارەت بە پێکێنانی ئەم لژنەی بەناو بەڕێوەبردننی کاروبارەکانی ئاو یاخۆت سەرچاوە ناوخۆیەکانی ئاو؟ بەڵێ ئەگەر حەزەکەم یەکشت بڕێم ئێمە ئەگە بتوانین ئەو کێشەیە لە ئایندا بیکە بە کێشەیەکی گەورە نەک لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی با بڵێن لە بینی عێراق و تورکیاوە بە تایبەتی عێراق و تورکیاوە ئێرانیش لەبەرەوەی سەرچاوە ئاویەکانی عێراق هەمووی لە دەرەوە یان لە ئێرانیان لە تورکیا بەڵام هەرێمی کوردستان ئەگەر بێی بەراوردێک بخەی لەگەڵ ئەو کێشانە هەرێمی کوردستان ئەگەر ئەو بەنداوە دروستکە بە قیاسی خۆی کاتی کە حکوومەتی عراقی دایناوە ئەو قیاسی کە دایناوە ئاوێکی زۆر هەڵەگری ئەمە توانین لە وشکە ساڵیش تووشی وشکە ساڵیش بین ئەتوانین لە کێشەی قەیرانی ئاو تا حدێک ڕزگارمان بێ. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئەڤین لە هەولێرەوە فەرموو ئەڤین خان. چاوانێ باشی گرا؟ زۆر سپاس ئەڤین خان فەرموو. بەڵێ دەستخۆشی بۆ تەوارێدا؟ زۆر سپاس دەکەم. ڕاستی برای بەڕێز کێشە ئاوێ و نەفتێ و هەر کێشێکی بیدن بێ هەموو تش بە هێمنانە گفتگۆ بێ چارەسەر کرێ ناتوانم ئەوێدی و هەر کەسێکی تەلەفۆنی بۆ کەناڵێکی ئاسمانی بکات و چارەسەر دەبێ. الحەمدولله مە سەرۆک کۆمار کوردە لە عێراقی مە پەرلەمان تارێت هەیە لە کوردستانê بۆ عێراقê ئەمە سەرۆکی هەرێمê سەرۆکێکی گەلێکی ئەوە بۆ کوردستانê وانەکە یەک پارچەی کوردستان یەک بستە کوردستانê بۆ چه آب بیت چه نف بیتن چه خاک بیتن بۆ هیچ دەوڵەتێکی بچیتن و ئەمە پەرلەمانەخوای مە سەرۆکی حکوومەتی گەلێکی زانایە لە هەرێما کوردستانê بۆ هەموو دەوەرەدی جیهانê بەڵێ ئەڤین خان ئەگەر قسەیەکت هەبێ لەسەر کۆمنتێکی نایاب گەردی دەڵێ من پێم وایە دەوڵەتانی دراوسێ ئاو وەکو کارتێکی فشار بەکاردەهێنن بۆ ڕێگریکردن لە بەرەوپێشچوونی کورد. ئەگە قسێکت هەبێت لەسەر کۆمنتی نایابگەردی؟ ڕاستی دراوسێتمە ئاو بیت و کێرە بیت و هەر تشتێکی کەترین تش بێتە هەرێما کوردستانê ئەو حەسناکەن کوردستان ڕاستی کورد بژین بە شێوەیەکی ڕێک و پێک چکو هەموو دژمنێت کوردانە کورد بخۆ ناخۆدە دژمنەیەکە دراوسێتمەش بخۆ دژمنەیەکن خەڵکێک دی تەلەفۆنی کرد ئەو ڕاگەهاندنی کوردی تایبەتی NRT گەلک ملیۆنان کەس هێدەتە ئەوە کەناڵی ڕاگەهاندنان گەلەکە پیرۆزە کوردن و زمانی کوردی تاخبن و پێشکەشکارت بتوانە ژێر پێدا بەس بخۆبن بۆ هەندێک شەخصا تەلەفۆنی کرد ئەو کەناڵی کرد بگەن من داوا ڕێوەبەرێ کەناڵێن بۆی هەی پێشکەشکارت بتوانانە حەس نەکەن کەناڵێن و کرد ببیتن و قسە بێژنە سەرۆکێت خۆ قسە بێنە هەر کەسێکی کوردستانی ئەم بۆ من هاتێمە کەس قسە بێنە سەرۆکی هەرێمی ئان سەرۆک کۆمارێ ئان هەر ئۆپۆزیسیۆن بین ئەم هەموو برای دیتین بڵا بەس بیتن خەرابی بێتەکردنێ چونکو باش نییە یان سیگاری یان نزا 66 یان نزا چی ئەو بچیکی دونێ بێرن تاخەمە لەسەر کەناڵ. زۆر باشە سپاس بۆ ئەڤین خان سپاس بۆ پەیوەندەکەت لە هەولێرەوە. بەڵێ دەچینە لای نەجیبە خان لە سلێمانی. نەجیبە خان لە سلێمانی ئەم کاتە باس کاکە گیان زۆر سپاس نەجیبە خان دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس دەکەم. بەڵێ فەرموو کاکە گیان من هیوادارم لە سبەین لە دانیشتنی داهاتووی پەرلەمانەوە کە دائانیشتن هیچ شێک نەکەن جارێ خەمی سەدەیان ببێ سەدەیە دروستکەن بەن سەدە دروستکەن بۆ هەرێمی کوردستان کەوا بێ ئاو نەبین. بەڵێ
ئێمە بودجەکە نیوەی لێ خۆش دەبین بەس بێ ئاو نەبین هیچ کەسێ بەبێ ئاو ژیانی بۆ بەسەر ناچێت ئەنجا زۆر ڕجا لە هەموو حیزبەکانەکەم کەسنی و بە یەکتری نێن لەم کاتەیە کە ئێمە دوژمنمان زۆرە سپاس بۆ نەجیبەخان لە سلێمانیەوە مەدحەت لە هەولێرەوە دکتۆر مەدحەت لە هەولێرەوە دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم زۆر سپاس کاک دکتۆر مەدحەت بەڵێ ئێمە هەمومان دەزانین کێشەیە و کێشەیەکی جیهانیە بە حکمی ئەوەی جێیەکانیش لە وڵاتانی دەوروبەر دەڕژێنە تا ڕادەیەکی دەڕژێنە ناوخاچێرەی کوردستان بێگومان شەڕی داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای نەوت دەبێتە شەڕی ئاو بەڵام ئێمە با یەک سیاستێک بەرپا بکەین پێویست ناکە ئێمە بە قەرد بترسین لەگەڵ بەغدا ئێمە دەستمان بە کارەبا کرد بەغدا دژ بوو کارەبامان چارەسەر کرد لە کوردستان دەستمان بە سیاسەتی نەوت کرد هەموو دنیا دژ بوو بەڵام ئەمڕۆ ئێمە خاوەنی بیرە نەوت و فرۆشتنی نەوتین و پێویستیشە بیفرۆشینە ڕەنگە هەندێک گلەیی هەبێت لەناو کوردستان بەڵام ئێمە دەبێت مجازەفەت بکەین بەندا و دروستکەین لەسەر زیەکانی کوردستان ناوەک وەکو برادەرەی بەڕێ ئاماژەی کرد وەکو بەنداوی بێخمە بەو شێوەیە کە 50 لادێ لەو ناوچێ بکەوتە ژێر ئاوە بەڵام بەنداوی بچوک دروستکەیت بۆ ئەوەی کوردستان بەراو بکەیت کشتوکار دروستکەی گەشت و گوزار دروستکەی لە هەمان کاتدا کە بەنداوی زێرت دروستکەوت ئەو ئاوە دەچێتەوە ژێر زەوی ئاوی ژێر زەویمان زیاد دەبێتن کە ئاوی ژێر زەوی نەما من چی لە زێر بکەم تووشی زۆر بەداخۆ زۆربەی زۆری هەرە شارە گەورەکانی کوردستان هیچی لەسەر زێر نییە ئاوی ژێر زەوی خەتەری زیاترە لەوەی ئاوی سەرزەوی بەڵام من بڵێم چاوەڕێی بەغدا بکەم کێشەی من چارەسەر بکە نە بەغدا نە تاران نە ئەنقەرە نە دیمەشق کێشەی کورد چارەسەر ناکە و بە حیاتیشی قبوڵ ناکەن کێشەی کورد چارەسەر بێ بەڵام دەبێت ئێمە مجازەفە بکەین بە خۆمان بەناوی بچوک دروستکەین بۆی ئاودێری لە کوردستان زۆر بێتن گەشت و گوزار و کشتوکاڵ و ئاوی ژێرزەویشمان زۆر بێ و زۆر سوپاسانەکەم زۆر سپاس بۆ دکتۆر مەدحەت لە هەولێرەوە محەممەد لە سلێمانیەوە فەرموو کاک محەممەد کاک محەممەد بەڕێزی سپاست دەکەم سەلامی خوا لێوێ زۆر سپاس دەکەم کاک بەڕێزیان بەڵێ من ناوم محەممەد جەلال یوسفە لە پشتی ماڵی شێخ سالاری حەفیدم هەموو بەیانێک ئەچم بۆ نوێش قەناعەتی بێ ئەمە نەخەپەتی پێخۆم قەناعەتی بێ خەریکە تووشی سەدرێن چی لەبم ئەم ئاوە لەم ماڵانە بێتە دەرەوە نە تەنکەرێ نە دوان نەسیان ئەو جادانە هیچ نێشتووە من سیارەیەکم پێ 2013 ئیسعدادم تایە لجنەیە دروستکەن کولی بەیانیەک ماڵەکانم پێ برێن ئیلوجنەکە ئەچم هەریان ئەگرم ئێمەم بەر ئەو دەرگانەی کەوای یەک بێگە و ئاوێتە خوارێ لیان هەر ئەینی دقیقە کابرا لە ماڵەوە هەڵیسێنە لە خەو بڵێت تۆ خوا ناسی ئەم ئاوا خەڵکێکێ بێ ئاو لەو قراکشارانە ئێو بوا لەم ئاوەکەن ئەمە ژەگەرە تۆ بەکەم تەرخەمی مدیر و معاون مدیر و دایرەکە خۆی ئەینا ئەم ئاوە زۆرەیەتە دەرەوە قەناعەتی بێ جاری وایە لە ماڵی شێخ سالارەوە ئەچێتەوە سەر شەڵتیەکە سەر تیمەتیەکە ئایا ئەمە بۆ بەڵە سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانیەوە تارا لە کەلارەوە فەرموو تاراخان تاراخان لە کەلارەوە بەڵە دیارە پەیوەندەکەی ئامادە نیە دەچنە لای گۆڤار لە دهۆکەوە ئەو کاتە باش بەڕێز زۆر سپاس کاک گۆڤار بێزەحمەت کێشەی ئاو زۆر ئاسانە ئەگە بمانەوە کێشەی ئاو چارەسەر بکەین بەڵێ کێشەی ئاو زۆر ئاسانە چەندی دەوێت داهاتی یەک ساڵی کوردستانی دەوێت ئەویش سێ تریارەکە بوو کە بردی ئەو سێ تریارە بابێتەوە کێشەی ئەو هەموو خەڵکی کوردستان هیچ نامێنی بەڵێ کاک گۆڤار پێت وایە ئەگەرێک هەیە کە کێشەی ئاو یان شەڕی ئاو ببێتە کێشەیەک لە نێوان هەرێم و بەغدا لە داهاتوودا بە تایبەتی لە ئێستادا وەک باسمان لەو پرۆژە یاسایە کرد کە حەزەکەی بۆتی ڕوونەکەمەوە گەر ئاگادار نیت بەو پرۆژە یاسایە ئاگدارم بەڵێ ئاگدارم کێشەی ئاو کەواتە ئەگەرێک هەیە کە ئەمە بێتە شەڕێک نییە هیچ پەیوەندیشی بە بەغداوە نییە بەڵێ پارە زۆرە لە هەرێمی کورد
پارە زۆرە لە هەرێمی کوردستان ئەوەندە دزیە دەکەن باوەندە دزیە لەناو بەرزی پڕ نەکەنەوەی نەکەن بابێن لە کوردستان پیری هەڵکەن بابێ ئاوی لێدا هەمیان دزی برا هەمیان دزی خەڵکی بەغیرەمی مرد لە برسان هەمیان دزی پارە برا بارزانیتی و حاڵیتی هەمووی خوارد پارە هەمووی برد هەمووی دزی سپاس بۆ کاگۆڤار لە دهۆکەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک زانە نەخشبەندی دەڵێت هەڵبەتە ئەو یەکێکە لە سەرچاوە گرنگەکانی ژیان بەڵام بەڕای من لە عێراقدا هێشتا کێشەی گەورەتر هەیە پێویستی بە چارەسەرە هەروەها ئەرسەلان نێت دەڵێت بەڕاستی کوردستان شتێکی گرنگە کە چاوی بە پێشکەوتنی کوردستان مەبەستیەوەی کە عێراق چاوی بە پێشکەوتنی کوردستان هەڵنایەت بۆیە دەیەوێت ئەومان لێ بڕێ بەڵێ پەیوەندی ترمە لەگەڵدایە هەکار لە دهۆکەوە ئالو بەڕێز بەڵێ سێدا هەکار کەرەم کە من هەکار لە دهۆک پێشمەرگەی سەر بە فەرماندەی دهۆکم خۆشحاڵین فەرموو ئەکە هەر سبەینێ تا ئێستا لە حاڵەتی ئامادە باشیدانە و بە تەکیدش پێتاڵێن نە هیچ بە بڕیاری وەزارەتی پێشمەرگە بە بڕیاری هەندێک کەسان یعنی ئەتوانم ناوش پێ بڵێم نازانم ئەو ئینزارە لەو چییە ئێمە تا ئێستا پێشمەرگە سەر بە وەزارەت نینن ئابۆنە هەیوانە لەمە دەبرن یعنی توی بێن بدەیان نەدا هەر کاتی مۆچەی وەربگری لجنەک لە پێشتانە دەبی ئابۆنەی بنی دەزانی ئەلۆ بەڵێ کاکە گوێمان لێتە ئەو ئینزارەش یعنی بڕیاری وەزارەتی پێشمەرگانی ئەکات ینی وا بزانن ئەمە بەسەر چی جیهاتەکەن داخوازم ئەوەیە بزانن ینی بە هەندێک شەخصان پێشمەرگە دەیێت و دەچێت نە بە بڕیاری وەزارەت و ئیتر سۆپاس سپاس بۆ کاگەکار لە دهۆکەوە کە دوا پەیوەندیمان بۆ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هۆشتنگ برادۆستی دەڵێت باشتر وایە حکوومەتی رێم سوودێکی ئەوتۆ لە سەرچاوەکان وەربگرێت بە جۆرێک کە ببێتە هۆی پێشکەوتنی بواری کشتتوکاڵ لە کوردستان و لە بواری سیاسی وەک چەکێک بەکاری بێنێت کۆچەر باوەنووری دەڵێت هەر زوو دۆڕاوین لەم شەڕدا چونکە دەسەڵاتدارانی خۆمان خۆیان بۆ ئامادە نەکردووە بەڕێزان سبێنێ لە تەوریکتری بەنامەکەی خۆتان لەگەڵ تا دەبین هەمیشە لە خۆشی دابن.